پێشبڕکێ لە نێوان شارەکان دروست بێ، شەفافیت دروست بێ، ساختەکاری نەمێنێ، بەهەدەردان نەمێنێ و خزمەتگوزاریەکان باش بن و خێرا وەڵام بدرێنەوە، دەرفەتی سەرمایەگوزاری و بەرهێنان دروست بێ و ئەو سامانە مرۆیی و سروشتی هەیە بە پێی تایبەتمەندی ناوچەکان سوودی لێ باشە دکتۆر بە زۆر باس لە دەسەڵات ئەگەر بێت و لا مەرکەزی بچێتە باری جێبەجێکردنەوە ئەو دەسەڵاتە گرنگانە کامانە بێتەوە ئێستادا پارێزگارەکان نیتە. ئێمە ئەوانی کە لە یاسا هەمانە لە قۆناغی یەکەم داوایەکەین بۆ نمونە تۆ شەش جۆر داهات لە یاسای ژمارەسی ساڵی 2009 بۆ پارێزگاکان دیاری کراوە کە لەلایەن پارێزگاوە خێتە بەردەم ئەنجومەنی پارێزگا بۆ خەرجکردنی بڕێک لەو داهاتانە دیاری کراون بۆ نمونە تۆ ئیسا پارەی ژینگە لە خەڵکی ئەم شارە ئەسەنی، پارەی مرور لەم شارە ئەسەنی، پارەی ڕێگاوبان لەو بارە نەوتانەی ئەسەنی کێتە شارەکەەوە، بەڵام هیچ لە ڕێگاوبان نایبینیتەوە، لە شۆستە و سۆزایی نایبینیتەوە. بۆیە هەر پشتیوانیکردنی خەڵک بۆ ئەوەی کە ئەو مافەی لەسەرەتی بیا بە حکوومەت و باجەی لەسەرەتی بیا بە حکوومەت کەمە بێتەوە لاوازە بێ. بەڵام ئەگەر تۆ هاتی لا مەرکەزی و جێبەجێ کرد ئێمە مەجبورین کە من حەول لە هەر تانێک سوتەمەنی $7 بدرێ بە من بۆ ڕێگاوبان کە ڕێگاوبانی خراپبوو من بەرپرسیارم، ناڕەزایەتیەکانی خەڵک من وەڵامی ئێمەوە. بەڵام ئیستا ئێمە ئەرک و بەرپرسیاری و ناڕەزایەتیەکانمان کەوتۆتە سەرشان بەبێ ئەوەی داهات و دەسەڵاتەکان لە بەردەستی ئێمەیە. باشە دکتۆر لە چەند ڕۆژە زەمجونی هەفتەیەک کچێکوەکە زۆرترین پرۆژە لە سلێمانی هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی لە هەندێک شوێن هەردانەوەی خراپێت کۆمەڵێک بلێوگازی داڵی کام پرۆژە بەسمەت بۆ باڵفڕان پرۆژە بژمێرە چی کراوە چی نەکرا ڕوونکردنەوەتان چییە بۆ دەستی قسەکەەوە و ساڵینکە بەڕێزم من بەڕوونی نووسیومە ئەڵەم لە 30 ساڵی ڕابردووە بۆ یەکەم جارە سلێمانی لە ژماری پرۆژەکانەوە بۆ جانەی بۆ پرۆژەی ئیسیسماری لەلایەن وەبەرهێنەکانەوە ئێمە بەڕێزان حکومەت و حکومەتی لامەرکەزی حکومەتی خۆجێتی هاوکاری ڕێکارە ئیداری و یاسایەکان بوون، ئەگنا بودجەکەی حکومەت نییە، هی وەبەرهێنەکانە سلێمانی پێش شارەکانی ترەکەوێ. ئەمە هەنگاوێکی گرنگە بەڵێت تەکیدی لێ ئەەکەینەوە، ئەمە کارێکی کەم نییە. ئەو پرۆژانە ئیسا بەڕێوەبەری گشتی وەبەرهێنان لێرەیە ئەتوانێت بە لیستێک هەموو پرۆژەکان و ئەو بودجەیەشی کە دەرتەرخان کراوە بۆ سەرمایەگوزاری لەو پرۆژانەیە پێشکەشی ئەوەی بەڕێزی بکە. ئەو حرەکەی عقاراتی لە سلێمانی ئەیبینی لە هیچ شوێنێکی عێراق نایبینی. بەڕێزانەمانە وەزیری پلاندانانی عێراقاتەوە لەگەڵ ئێمە باسی کردووە. ئەو بژانەوەی لە کەرتی کشتتوکاڵی بینی لە شوێنی تر نایبینی، ئەوەی لە کەرتی تەندروستی و لە پەروەردەی بینی لە شوێنی تر نایبینی. من ناڵێم ئەمانە کێشەمان نەماوە، بەڵام من ئەڵێم ئێستا بەهۆی پشتیوانی لایەنە سیاسیەکان و حکومەتی هەرێمی کوردستانەوە بۆ حکومەتی خۆجێی ئیستیقرارێکی وا دروست بووە، ئارامێکی وا دروست بووە، زەمینەی گەشەکردن هەیە. هەموو لایەنەکان گەشەی نەکردووە، بەڵام خۆوانەی گەشەی کردووە بێ بیڵین وەرن با هەمووشمانەوەی گەشەی نەکردووە چاشیکەین. بە ڕێکارەکانی نوێ کۆرنەوە و پارێزگا پێشنیارتان چیە بەتایبەتی ئێستا لە ژێر باڵا ئەوە پێشنیازی هەیە ئایا خەڵک پرسێت ئێمە بەردەوام و تومانە ئەبێ لەسەر ڕێکارە تەندروستی و خۆپارێزیەکان بەردەوام بین، بارودۆخەکە باش بێ یاخرا بێژمارەی توشبووەکان کەم بنیا زۆر بن، ئەبێ خۆپارێزی لەسەر ئاستی تاک، چونکە ئەمە ڕوبەڕووی تاکە بێتەوە. لەو کاتەوە مۆسەی دەوڵەت بەرپرسیارەکێکی تووشە بێ کاکەوێتە ناو خەستەخانەکانەوە. بۆیە تکا لە یەکەم هاوڵاتیانی خۆشەویستەکەم بەردەوام بن لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی، دووهەمە بێ دام و دەستگا تەندروستیەکانمان ئامادە بکەین بۆ دۆخی توشبوونی هاوڵاتیان، چ لە پێداویستی پزیشکی، چ لە پێداویستی مرۆیی، چ لە پێداویستی کەلوپەل و دەرمان، بۆ ئەوەی چ نەخۆشخانەکان و بێدەکان، بۆ ئەوی خوانەخواسە لە حاڵەتی توشبوونی زۆری کوتوپڕا بتوانین بەهانەیانەوە بچین. و لە ماوەی ئەم ڕۆژانەی ئایندەشە بەشی سلێمانی لەو ڤاکسینەی کە عێراق کڕیوێتی ئەگاتە وەزارەتی تەندروستی هەرێم و ئەگاتە پارێزگای سلێمانی کە بەشی یەکەمی وەجبەی یەکەمی 110,000 ڤاکسینە بۆ 50,000 کەس و پشت بە پشتیوانی خوا بڵاوکرێتەوە بۆی ئەو کەسانی بە تایبەتی لە قۆناغی یەکەمە لە سێکتەری تەندروستی ئیشەکان سوودی لێ ببین. وەرە یەکشتان پێ بڵێم شخصێکی زۆر موهیمە